تورکیا ڕێکاری نوێ دژ بە هاوڵاتیانی هەرێم دەگرێتە بەر. جگە لە ڕاگررتنی گەشتەکانی فڕۆکەخانی سلێمانی، گەشتکردنی هاوڵاتیانی هەرێمیش لەو وڵاتە قەدەغە دەکرێت. لە مانگی نیسانی ساڵی ڕابردووە گەشتەکانی فڕۆکەخانی سلێمانی لەلایەن وەزارەتی گواستنەوەی تورکیاوە ڕاگیراون. لەو ماوەیەشدا دووجار ڕاگررتنی گەشتەکان درێژکراوەتەوە و کۆتا بڕیاریش لە مانگی کانونیەکەمی ساڵی ڕابردوو بوو. جگە لەمە و لە تازەترین پێشهاتدا 17 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستان بە فەرمی گەشتی ئاسمانی وشکانی سەرجەم سنوورەکانی تورکیایان لێ قەدەغە کرا. ڕۆژی 30 کانونیەکەمی 2023 کۆمەڵە گەشتیار و هاوڵاتی هەرێمی کوردستان کە لە ئەوروپاوە دەگەڕێنەوە کوردستان لە بەردەم دەواازەی ترانزیتی فڕۆکەخانی سەبیحە گۆکچان ڕادەگیرن و لێ کۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت. ئەگەر چی ژمارەی گەشتیاری عەرەبیش لە ناو بانگێشکراوەکاندا هەبووە، بەڵام ئەوان بەڕێ دەکرێن و حەڤە کوردی خەڵکی هەولێر و دووهۆک و شەنگال بۆ ماوەی 4 کاتژمێر لە ئاژووری پشکنین و لێکۆڵینەوەی دەستگا هەواڵگری و وڵاتە لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت. دوای پشکنینی مۆبایلەکانیان بڕیار دەدرێت کە حەڤە کەسەکە گەشتی تورکیایان بۆ هەمیشە لێ قەدەغە بکرێت. لەو ژمارەیە چەند ڕۆژنامەنووسێکیش هەبوو، پەنجەمۆر بە هەمویان کراوە. ئەمە جگەلەوەی بەڵێن نامەیەکیان پێپڕکراوەتەوە کە ناتوانن چیتر بە ڕێگای وشکانی و ئاسمانی سنوورەکاندا گەشت بکەن بۆ تورکیا، یاخود لە ڕێگای تورکیاوە ناتوانن گەشتی هیچ وڵاتێکی دیکە بکەن، چونکە لە سوشال میدیا دژی تورکیا و سیاسەتی تورکیا نووسیویانە. هاوکات هەمویان بە مەترسی بۆ سەراسایشی تورکیا دەدەنە قەڵەم. ئەمە سەرباری و هەریەکە لە هێڵەکانی پێگاسوس، تورکیش ئێرلاینز، ئەنادۆڵچیت خراونەتە لیستی ڕەشە و ناتوانن بەو هێڵانە گەشت بۆ هیچ شوێنێک بکەن. ئەو مامەڵەیی تورکیا نوێ نییە و باشێک لە چاودێرانی سیاسی تورکیاش دەڵێن بەم هەنگاوەی تورکیا ڕقی خەڵک زیاتر دەبێت و ئەو بانگەشەی پارتی کرێکارانی کوردستان ڕاست دەردەچێت کە حکوومەتی ئێستای تورکیا دژی کووردە نەک پارتی کرێکاران. با گوێرەی زانیاریەکان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی دەسەڵاتدارانی تورکیایی لەو هەنگاوانە ئاگادار کردوتەوە کە نیگەرانیەکان لەو هەڵوێستانەی تورکیا دژ بە هاوڵاتیانی هەرێم و گەمارۆکان لە زیادبووندایە. ئەگەر چی سەرۆکۆماری تورکیا بڵێنی دابوو ئەو گەمار و مامەڵانە بوەستێنێت، بەڵام کەیسی و حەڤە هاوڵاتیەی هەرێم لە تازەترین پێشهاتەکانە و هیچ بەرەو پێشچوونێک نییە لەو بارەیەوە.